سڵاو لە بینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باش. ئەم ڕۆژ سەرەتا ڕۆژی هەفتەیە بە وزەیەکی زۆرەوە هاتینەوە لای ئێوەی خۆشەویست. دڵنیاین کە چاوەڕوانی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باشن بۆیە لە هەر شوێنێکی ئەم کوردستانن یاخود ئەم جیهانن ڕۆژێکی باشتان هەبێت تەندروستێکی باشتان هەبێ و ئەم کاتژمێرە لەگەڵ ئێمە بمێنەوە بۆی بەرگە و بابەتەکانمان ببینن هەموو ئەو هەواڵە ناوخۆی و جیهانیانە گوێبیست بن و بینەری بن کە ئێمە بۆمان ئامادەکردون. سڵاو سۆڤان. سڵاو هاژە. سڵاو کوردستانیانی خۆشەویست لە هەر شوێنەکەن هیوادارم کە تەندروست و لەش ساغ و سەلامەت بن. وا سەرەتای هەفتەیە دیسانەوە کاتژمێر هاوتی سەر لە بەیانیە بە کاتی هەولێر و ئێمە لە پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 خۆمان و ستافەکەمان ئامادە کردووە بۆی کە ئەم هەفتەیە هەفتەیەکی پڕ لە وزە بۆ ئێوە دروست بکەین و لە سەرەتای هەفتەشەوە کۆمەڵی بەرگە و بابەتی جوانمان بۆ ئامادەکردن وەک هاوکارم باسی لێوە کرد و سەرەتای پرۆگرامیشمان هەمیشە وەک دەزانن بە کۆمەڵێک لەو هەواڵانە دەست پێ ئەکات کە باسی کوردستان و جیهانی تێدایە بۆیە بە کورتەیەکی لە هەواڵەکانی ئەمڕۆ دەست پێکەین. گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیەندراوێکی لەبارەی بردومانی چەند ڕۆژەی ڕابردووی ناوچە سنوورەکان بڵاو کردەوە. جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێک دەڕاگەاند بە دڵگرانی و نیگەرانیەکی زۆرەوە چاودێری ڕووداوەکانی ناوچە سنوورەکان دەکەین کە بووە هۆی گەیاندنی زیانی گیانی و مادی بە هاوڵاتیانی سیڤیل و گوندنشینانی ئەو ناوچانە. حکوومەتی هەرێمی کوردستان سەرکۆنەی شەهیدکردن و زیان گەیاندن بە هاوڵاتیان دەکات لەلایەن هەر لایەنێک و بە هەر هۆکارێک بێت. داوا لە تورکیا دەکەین ڕێز لە سەروەری خاک و نیشتیمانمان بگرێت و ڕاشیگەیان پێویستە پەکەکە ئەو ناوچانە چۆڵ بکات. 228 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە 24 کاتژمێردا 228 کەسی دیکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و 7 کەسی دیکەش بە کۆرۆنا گیانیان لەدەستداوە. هاوکات 102 تووشبووی دیکەش چاک بوونەتەوە. بەپێی ئامارەکان تا ئێستا 3273 کەس لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون و لەو ژمارەیەش 89 تووشبووی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. هەروەها زیاتر لە 1000 تووشبووش چاک بوونەتەوە. و ئەندامێکی دەستەی سەرۆکایەتی ئەنەکەسا ڕای دەگەێنێت بەم زوانە دانوستاندەکان لەگەڵ لایەنەکان دەست پێ دەکەرەوە. فەیسەڵ یوسف ئەندامی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ئەنەکەسا بە کوردستان 24 ڕاگەاند بەم زوانە قۆناغی دووەمی دانوستاندن و گفتوگۆکان لەگەڵ پارتی یەکێتی نیشتیمانی کورد دەست پێ دەکەن. ڕاشیگەیاند گفتوگۆکانی ئەم جارە سیستەم و شێوازی بەڕێوەبەری و ئیداری و پرسی سەربازی لە خۆ دەکرێت. جەختیشی کردەوە کە قۆناغی یەکەمی دانوستاندەکان سەرکەوتوو بوون. سکرتێری گشتی ناتۆ ڕایگەاند ڕاهێنان با هێزە عێراقیەکان دەکەن بۆ ئەوەی داعش جارێکی دیکە نەگەڕێتەوە و تاوانەکانی شنگال دووبارە نەکاتەوە. یەنس ستۆڵتنبێرگ سکرتێری گشتی ناتۆ لە وتارێکدا لە دیالۆگی دیجیتاڵی لەبارەی توندوتیژی سێکسی پەیوەست بە شەڕ و ئاڵۆزیەکانەوە پێشکەشی کرد و ڕایگەاند ڕاهێنان بە هەموو هێزەکانی عێراق دەکەن بۆ ئەوەی داعش نەگەڕێتەوە و ئەو تاوانە قێزەونانەی بەرامبەر بە ژن و منداڵانی یەزیدی ئەنجامیدا جارێکی دیکە دووبارە نەبنەوە. ئاماژەی بەوەش کرد هاوکاری زیاتری سەربازی و تەندروستی پێشکەش بە عێراق دەکەن. هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش ڕایگەاند لە ئەنجامی چەند ئۆپراسیۆنێک لە سووریا و عێراق 64 چەکداری داعش دەستگیر کراون. یەکەی هاوبەشی ئۆپراسیۆنە تایبەتەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە تویتێکدا نووسیوەتی لە 2 هەفتەی ڕابردوو لەگەڵ هاوپەیمانەکانمان لە عێراق و سووریا 28 ئۆپراسیۆنی فراوانمان لە دژی پاشماوەکانی داعش لە سووریا و عێراق ئەنجامدا و 64 چەکداری داعشیان دەستگیر کردووە. ئەماژەی بۆ ئەوەش کرد شانازی دەکەن بە هاوکاری و هاوبەشی لەگەڵ هاوپەیمانەکانمان لە ناوچەکە و چیدی کە عێراق و سووریا ناوچەیەکی ئارام نییە بۆ داعش. کورتێک لە هەوڵەکانمان پێشکەشکردن و دەچینە ناو ناوڕۆکی ڕۆژ باشەوە. بەو پێی خاکی هەرێمی کوردستان خاکێکی بەپیکدا و کەشوهەوایەکی سازگاری هەیە
بۆیە کەم بەروبووم و دانەوێڵە هەیە کە تیان نەڕوێنرێت و بەرهەمەکەشی بە دڵی جوتیارەکە نەبێت ئەزانین بەهۆی ئەو خاکە بەپیت و بەرەکەتەوە هەموو بەروبوومێک بە تایبەت دانەوێڵەکان لە کوردستان ئەڕوێت و جوتیارانی ئاوایی شێخ مستەفا لە ناوچەی قەرەداغ ساڵانە بەدایان دۆنم زەوی بە گەنمی نمونەیی داچێنن شەرنی هەر گەنم یاخود جۆ بڕێنن گەنمەکە نمونەیە ئێستا کە کاتی درێنەی گەنمەکانیان هاتووە جوتیاران زۆر دڵخۆشن بۆ بە کۆکردنەوەی ئەو خەرمانە و بەرهەمی ماندوێتیشیان کۆکەنەوە بابەیەکەوە ڕەنج و بەرهەمی ئەو جوتیارانەش ببینین. خۆمان گەنمەکەین خۆمان مەکینەی خۆمانە عەرزەی خۆمانە بنەتۆی خۆمانە گەنمەکەمان جۆری ئاراسی گوڵسوورە ساڵانە دە بۆ 500 تەن گەنمەکەین عەرزەکەمان شکور باشن بە پیتن بە بەرەکەتن ئێمە بە دوو وەرزێکین وەرد بە جیا و جار بە جیا ساڵانە جار ناکەین وەکو شارە زوور هەر وەردەکە کێڕینەوە ئێمە. گەنمەکەمان بە ڕێژەی بارانباری ئەم ساڵ تۆزێ باران بەعام کەم بوو هەر زۆریش کەم بوو ئەم ساڵ وەک پار نەبوو پار هەر زۆر ماشەڵڵا بارانێکی عجایب بوو بەس لە چاوی کە باران نەبوو ئێمە ئێحتیمەماندا سەری خۆمان دەرمانمان کرد گەنمەکەمان شکر زۆر جوانە و ئەلحەمدوسەنا لێژی ڕاستین ئیتر بە نیسبەی 1 بە 10 بڕێ 1 بە 9 1 بە 11 1 بە 12 ئاوای بڕێ. کە دوای ئەوەی کە لە شارە زوورمان تەواو کرد 15 شارە زوو درەوەکەین دواترین مەوعیدمان هەیە لەگەڵ ئەمانە یعنی بۆ نمونە ساڵی وا هەیە لە دوای دەی 6 یا 15 6 ڕێ ئەکەوین پێشتر ڕێەکەوین لەگەڵی کاکە لەو مەوعیدە بە دواوەیەن ئیشەکەین لێرە دوو دەڕاستیان لێرە ئیشەکانیان بۆ ئەەکەین بەعام تقریبا 10 ڕۆژ 15 ڕۆژ ئیشەکانیان تەواو ئەەکەین و دوای ئەگەڕێنەوە بەڵام ئەتکرێ بە گشتی بڵێن ناوچەی قەراغ کۆتاییشمانەکە ئیشی تیاکەین ئیتر لە دوای 15 6 هەتاوەکو نزیکی یەکی حاوت یا کۆتایی مانگی 6 لێرە درەوەکەین و کۆتایی بە درەوێنین. سۆڤان ئەوەی بینیمان بەرهەمی ئەو هیلاکی و ماندوێتی جوتیارانەیە کەی بینین ئینشاءڵڵا بۆ پێی کە ئەم ساڵیش حکوومەتی عێراقی بڕیاریاوە کە ڕێژێکی زۆر گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان وەربگرێ و ئەو بەرهەمە جوانەش بتوانن ئیسفادەی لێ بکەن یاخود بچێتە بازاڕەکانەوە بە تایبەت ئەو جوتیارانە جاران بە داس و ئەندوریۆ ئێستا بۆ ئامێرانە زۆر باشترە ماندووبوونیان کەمترە بێتەوە بە دڵنیایەوە دواتر دڵنیاشین کە ئەو بەرهەمە هی ئەم ساڵە و هیچ شوێنێکی تر نییە بۆمان هاتبێت چەند ساڵێک لە کۆگاکانە ما بێتەوە و تازەبوونی گەنمیش ئەو هۆکارە دروست دەکات کە ئێمە نانێکی خۆشتر یاخود ئەو بەکاریهێنی شتێکی تازە و فرێشتر بێت. بەڵێ ئەچین لەسەر باسێک هەژە قسەیەک هەبوو جاران ئەیانوت کە یەکێک زۆر گەنج و جوان بمایەتەوە ئەیانوت ئەڵەی فەرشی کاشانی و قەت تێک ناچی جاران فەرشی کاشان هەبوو بەڵام ئێستا کوردستان شتێکی تری تۆمار کردووە لەبارەی فەرش و ڕاخەر و ئەو بابەتانەوە کە ڕاخەرە چنراوەکانی کرماشان لە تۆماری جیهانی تۆمار ئەکرێن جاران لە کاشان بەناوبانگ و فەرشی کاشان بەڵام ئێستا ڕاخەرەکانی کرماشانەکە حوسێن وەیسی جێگری بەڕێوبەری پیشەی دەستی و فەرهەنگی کرماشان ڕایگەاندووە چنینی ڕاخەری کارگەکانی ناوچەی هەرسین بە درێژی نزیکەی 6,000 متر دووجا دەچێتە تۆماری جیهانیەکانەوە و ڕەشی گەیاندووەکە ڕاخەرچنان بەبێ هیچ وێنەیەکیان لەبەردەم بێت تەنیا لەسەر شێوەی ئەو وێنەی کە داوایان لێ دەکرێت بە شێوەیەکی ئەندازەیی ڕاخەرەکان دەچن چکە خۆی ئەبێن نەخشەیەکیان لەبەردەستا بێت لەسەر پلانێکا بیدورن
اینجا ئاماژەی بۆش کردووە هەندێک جار ڕاخەرچدان وێنەی مراوی ماسی سەماوەر باڵندا ئەمان بینی شتانە لەسەر ڕاخەرەکان هەیە دەنەخشێنن ئێستاش بە هەمان شێوە بۆیە ناوچەی هەرسین ناوی چووە تۆماری مێژوویەکانی جیهانەوە و جێگیری بەڕێوبەری پیشەیی دەستەی کرماشان جەختیشی کردوێتەوە بۆ گەیشتن بۆ ئامانجا و هەوڵ و هەنگاوەکانی گەورەیان ناوە و لەمەدا ئەگەر یەکێکیم بڵێن ئەڵەی فەرشی هەرسین هەڵی فەرشی هەرسینی و کارەکەی زۆر سەختە هاژە چونکە ئەوە بەو تار و پودی پێ ئەڵەن خەتەکان بینی و تێکە دروستیەکان بەڵێزی ئەو هەبووانی فێر ببی من لێشی ئەزانم بەڵێ دروستکردنی زۆر ئاسانە چونکە دوو تاڵی ئاسۆیی تاڵە ئاسۆیەکان لەگەڵ تاڵە ئاسۆی و چی ستونیەکانی شاقڵیەکانی هەردووکی دوودانە ئەگریت و پێڵەن تاروپود لە بینی ئەو تاروپودانەی من بزانم ئەوە ئاسان نییە کە تۆ باسیەکە ئەو هەموو نەخش و نیگارە بۆ ئاسانیە دروست ناکرێت خۆی سەلیقەیەکی باشێت بەڵێ و دانیشتنیش زۆر تەسیری هەیە زۆرە بێ ماوەیەکی زۆر دابنیشی کەواکی بەڵێ بۆ زانینی زانیاریەکان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئێمە لە ڕێگەی تۆڕی پەیامنێرانمانەوە توانین زۆرترین زانیاری بە ئێوە ببەخشین سەرەتاش لە زاخۆ دەست پێەکەین کە پەیامنێرمان ئیسلام یوسف لەگەڵمانە بێ ڕۆژ باش ئیسلام ڕۆژێکی باشە هەبێ بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوە بۆ دانیشتوانی زاخۆی خۆشەویست زانیاریەکان لای تۆ چییە؟ ڕۆژاوا هەمی بینەرێن کوردستان 24 باش بتن هەلبەتە پێشتر ژوە باس لە بابەتێکی چاندنێ کرد و هاژە توژی هاتی سەروەیەکی کو نەها پێنگاوێن بیاوێ چاندنێ ئاسان بووینە یعنی دیدرێت گەل پێشکەتنا چاندنێ و کشت و کاڵە نەها تە بیرامە بێ جورێ ئافدانێ ئینە یعنی ئەvە جوتکارên awareyên şingalê bi vî awayî bi tinê bi vekirina henefiyekê ew dikarin zeviyeka mezin bi rêya van sondeyên dilop dilopên avê av bidin. Êdî weke caran zehmetî nînin kêlî bi kêlî xet bi xet mişar mişar ew pê ve biçin û avê gelek xerciya avê bêdkirin û gelek mandî bibin. Ev ji yek ji wan pêngavan e ku bi dihan dûnemên erdî ji lay awaran ve bi vî awayî li zaxo berhemên cida cidayên havîne bacan û tamate û bêjin xiyar û filfil û bamî û bacan reşk û bi hemî curekê hatine çandin. Yani ev ek şu an asankariyan e. Midvêt ez bisyar ji xeyrî bikim xeyrî şingaliye bizanin ek şu an cotkaran et ku çendîn dönemên erdî çandine. Xeyr eger tibê hedef min bûm behs bike berhemê we ev sala çawaya siba we bixêr ve wek şingaliya gote êka îş çav rêvet. Xwedê îş baş e û berhemê baş e û wan pê ve teabin jî û bezê beyanî nên ême tenê têra Kurdistanê heye. Ez bakim 105 دیست فلاح کردستانی دهبید یعنی که بانه بسی کردستانی امجی پیوند وستین و زارون و تعبن و سوی شارع چند مهوانه و چاندنه و نها از زانم وکه پرچه کرد یعنی هند فروشن هاجا به وی آوای وان لسر جاده وکه دکانان سوان به وی آوای چه کردن یعنی برهمه خوا هر برهمه که نیه و گاوش بنیوت کند یعنی چنن و اینن سر جادهش برکو برهمه که نیه و خمالیه خلق زورد کردن چند خلق قسطاوات کنو چه برهمه و هنه و چند خلق قسطامت که و بجنیا یا بدری تاما یا خوشت بجنیا و که دکانه قسطامت کن امجی سعر دکانه زاخود فروش آره والله سعر دکانه زاخود فروشن عالم قسطامت که و تینتی و چه درمانی پیش جملی نکن نه باشه بری هبون هندک تقول آیکونی لید کن آیکون یعنی شیرپنجه سرطان شد که گلو این چند خلقی پیش راست کن کو چه درمان ضرر ید کو مترسی لینه نه بس درمان پیش بتنی ملکی چه درمان دی ممنوع یقول ما ابد پینه کریه چه درمانش بر عالم چه نابد ما پینه کر باشه یعنی وری او پاره دستوت که حق تعبواتی و گویم دخواست کن کو حکومت بر همش دروته اش دولتاتش ترکیه بگیری ریک یعنی اگر بگیری هند چاندنا ما هيا كتير هكا بقري عم فايدك چاندنا خوكين فلاح فايدك ايش تعب خوكت دي مرتاح بيت هكا دري قوم كي بقريت بس هكا انا تعب واجي جت قدرت بيجي هرب بتشنا اني مرتاح تشب بتشنت هكا دري قوم كي فكري بارسال جل غازن دي وهاب يعني مديد صندوق باجان فرده خيار كيسي خيار بهزار كيو انها چويا وحكمت برياره داج قد قال برهمي
ڕێیا بەرهەمێ بیانی نو هەتا vێگاوێ باشە تەنها vێگاوێ باشە هەگەل الPV ئەوێ چت باشت چەندیە خودی ئەمجی نەفساسی کیلو تەماتە پێسێتەوە یا خێرە پێسێت سەر شارەی چەند مەهێوانە هین بیستانێ خودی تقریبەش هەوا هەیڤایەک دە پێوێنە باش gelek spas حکوومەت jî biryar daye êdî rêl berhemê biyanî tê girtin û îşilla hûn jî heqê mandîbûna xwe destînin êdî başa Sovan haja me divêt yek zanyariyê bidim Sinûrê devera zaxû 4 kempene ji van 4 kempan zêdeyî 1000 kesan 1000 xêzanan derketîne Sinûrê devera zaxû karê çandinê dikî êdî nema et bin xêmeyan ve pal dayîne û çav li deriyê destê rêkxirawên biyanî yan navxwayên miroviyek û heta harîkariyek wan bikin belke ew xwe hatîne êdî mandî dibin bîstan kirîne û berhemeke da destê xwe زیاتر ئەردێ کوردستانە بۆ چاوانە بۆ چ بەرهەمێک زۆر باشە بە تایبەت لە زاخۆیە بەێ وەکی ئەو دەبێژن الڤێرێ ینی بۆ گەنمی بەرهەمێکی گەلە باشی گەنمی تێ هەروەسا بۆ هەمی جوورن بەرهەمێ فێقی و سەوزە و میوە ینی بژنیە هاوینە وەکە باجان خیار باجان ڕەشک ینی بامیا زێدەتری وێ ئەڤن لەوێ دەری هاتینە چندشبەرک و ئاواوێژی زەحفە و هێدی ئەرجی باشە زۆر باشە ئینشاءالله خەرمان بەرەکەت زۆر سپاس بۆ زانیاریەکانەوە بۆ میوانەکەشت سپاس بەڵێ لە زاخۆوە دەچینە سلێمانی و لەوێەوە پامدێرمان هاوژین جەمالمان لەگەڵا کە لە سلێمانیەوە هاوژین ڕۆژت باش هیوادارین کە تەندروست و سەلامەت بی سەرەتای هەفتەیەوە هیوادارین کە گوێبیستی هەواڵی خۆش بین لە سلێمانیەوە چ زانیارێکت لەلایە سەبارەتە شاری سلێمانی پەیمانی بگەێنیت بەڵێ سلااوتان لێبێت بەیانیتان باش سەرەتا باز لە بابەتەکانی ڕۆژپین ماوەیەکە وە خۆشتان دەزانن سەرجەم بابەتەکانی هەرێمی کوردستان و جیهانیش بووەتە ڤایرۆسی کۆرۆنا بەڵام من پێشەوەی باز لە ئامارەکانی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا و هەواڵە خۆشەکانی ڤایرۆسی کۆرۆناکە چاکبوونەوەی هەندێک هاوڵاتی بوو دوێنێ شەوڕاگەێنرا دەمەوێت سەرەتا باز لەوە بکەم ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەنابەرانە لەژێر ناونیشتانی لە نادڵنیایی ئایندە و چارەنووسەوە بۆ خۆدانەدەست شەپۆلەکانی دەریا بەبوونی ڕۆژی جیهانی پەنابەرانەوە فیدراسیۆنی سەرانسەری پەنابەرانی عێراقلقی سلێمانی هەڵدەسێت بە سازدانی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی و کردنەوەی پێشانگایەکی فۆتۆگرافەری لە بەردەم باخی گشتی شاری سلێمانی ئەم کە چالاکیە کاتژمێر دەی سەر لە بەیانی ئەمڕۆ ساز دەکرێت تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا شەوی ڕابردوو بەرپرسانی تەندروستی لە پارێزگای سلێمانی بڵاویان کردەوە کە زیاد لە 50 هاوڵاتی کە بەپێ زانیارانی کە دەستێمە کەوتووە زیاد لە 50 هاوڵاتی لە سنووری پارێزگای سلێمانی پاش وەرگرتنی چارەسەری پێویست و وەرگرتنی پلازمای خوێن بۆیان لە چاکبووانی پێشووی هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا توانیان بە تەواوەتی لە ڤایرۆسەکە چاکبوونەوە بگەڕێنەوە بۆ ماڵەکانیان بە پێش بێ کۆی چاکەوەبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی گەشتا 721 کەس هەر شەوی ڕابردوو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماری 24 کاتژمێری ڕابردووی توشبوان و گیانەدەستدانی ڤایرۆسی کۆرۆنای لە هەرێمی کوردستان بڵاو کردەوە کە ئەوەی کە تایبەت بۆ پارێزگای سلێمانی 134 هاوڵاتی دیکە وەکو هەڵگرانی ڤایرۆسەکە دەستنیشان کران ئەوکات حەوت گیانەدەستدان لە هەرێمی کوردستان تۆمار کراوە کە 5 لە پارێزگای سلێمانیەکیان لە پارێزگای هەولێر و ئەوی دیکەیان لە پارێزگای هەڵەبجەیە تایبەت بە دۆخی پارێزگای سلێمانی واروەها زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەەوە پرێرە ئەمڕۆ لیژنەی باڵای ئۆپەراسیۆنەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی کۆ ببێتەوە بە پێی زانانانی کە دەستێمە کەوتۆ دوێنێژمە قسەم لەگەڵ پارێزگاری سلێمانی کرد وەکو سەرۆکی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ئۆپەراسیۆنەکانی ڤایرۆسی کۆرۆنا ئاماژەی بۆدا کە ڕەنگە بڕیاری پێویست بۆ دۆخی ئێستای تەندروستی پارێزگای سلێمانی بدەن هاوکات ئاماژەی بۆدا کە ڕەنگە بڕیاری داخستنی هەندێک شوێن بدەنەوە شوێنانی کە دەبنە هۆی قەرەباڵخی و مەترسی لەسەر تەندروستی هاوڵاتیان دروستەکەن بەڵام ئاستەمە قەدەغی هاتوچەی تەواوەتی ڕابگەێنرێت بۆیە پێشبینی دەکرێت ئەمڕۆ بۆ کۆبوونەوەی بتوانرێت چەند ڕێکار و ڕێنمایی و ڕاستپاردەیەکی نوێ بۆ هاوڵاتیانی پارێزگای سلێمانی لە ئایندەدا بۆ خۆپاراستن و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەربکرێت بەڵێ هاوژین ئایا هیچ داواکاریەک لەو 50 کەسە کراوە کە چاکبوونەوە لە کۆرۆنا پلازما ببەخشن بە نەخۆشانی دیکە ئاگاداریەوە هەیت؟
بەڵێ ئەم داواکاریە بەردەوام لە چەند ڕۆژی ڕابردوو بەشێک لەو هاوڵاتیانی کە سوکاریان هەڵگری ڤایرۆسەکە بوون و هەروەها بەرپرسانی تەندروستی لە پارێزگای سلێمانی تەنانەت خودی پارێزگاری سلێمانیش چەند ڕۆژی ڕابردوو باسییان لەوە کرد کە پێویستە هاوڵاتیان سەردانی بانکی خوێن بکەن لە پارێزگای سلێمانی بۆ بەخشینی پلازمای خوێن و بەکارهێنانی بۆ توشبوانی دیکە. تا ئێستا تەندروستی سلێمانی ڕێکارێکی دیاریکراوی نەگرتووەتە بەر بۆ ئەو کەسانەی کە چاک دەبنەوە و پێویستە پلازمای خوێن بەخشن، بەڵام لە سۆسیال میدیا بەشێک لە هاوڵاتیان شەوی ڕابردووەم بەرچاوکە و کە ئاماژیان بەوەدا و پێویستە هەر هاوڵاتیەک کە چاک دەبێتەوە و پاشەوەی کە پشکنینی بۆ دەکرێت کە هیچ هەڵگری ڤایرۆسەکە نیە و هیچ مەترسیەکی نییە لەسەر بەخشینی پلازمای خوێن، پێویستە تەندروستی سلێمانی کارێک بکات ئەو هاوڵاتیانە ڕاستەوخۆ دوای 14 ڕۆژ کەرەنتینەکردن و مانەوەیان لە ماڵەوە بچن سەردانی بانکی خوێن بکەن بۆ بەخشینی پلازمای خوێن. زۆر سپاس هاوژین لەگەڵ مابووی لە شاری سلێمانی. سپاس بۆ تۆ هاوژین. بەڵێ لە زاخۆوە بەرەو سلێمانی و دواتر یینەوە بۆ پایتەخت کە ڕێناس عەلیمان لەگەڵە بێ پامنێرمان ڕێناس سڵاو لەبێ. ڕێناس لەکوێی هەولێری زانیاریەکان لای تۆ چییە؟ چی ئەگوزارێت پێمان بڵێیت؟ بەڵێ هاژە بەیانیتان باش لە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنادا ڕێکار و ڕێنمایەکان لە پارێزگای هەولێر تونتر کراوە لە ماوەی لە دوێنێەوە بە پێی ڕاگەندراوی ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای هەولێر کۆمەڵێک شوێن داخراون کە وەکو چۆن دەڵێ ڕێگریکردنێکە لەو زۆری ئامار و هەڵکشانی ئامارەکان و توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا لە پارێزگای هەولێر کۆمەڵێک شوێن لە هەولێر لە ئێستادا تاوەکو یەکی حەوت داخراون پێشانگای ئۆتۆمبیل مزگەوتەکان و شوێنانی کە قەرەباڵەخی دروست دەکەن بۆ هاوڵاتیان تێیدا کۆ دەبنەوە و هەروەها ڕێنمایی و ڕێکاری نوێتر بۆ پابندکردنی هاوڵاتیان بە بەستنی ماسک و دەمامەک لەلایەن ژووری ئۆپەراسیۆنەکان و لیژنەکانی قایمقامەتی هەولێرەوە دانراون کۆیە و چەلگە پەلەوەریانەی کە لە دەوروبەری هەولێردا هەن ئەوانەش بەسەرکراونەتەوە لیژنەکانی قایمقامەت تاوەکو یەکی حەوت ئاگاداری کردوونەتەوە کە پێویست ناکات کێکەکان بکەنەوە. ئەما و ڕێکار و ڕێنمایانەیە کە لە دوای هۆشداریەکی وەزیری تەندروستی گیرایە بەر لە پارێزگای هەولێر کە باسی لەوە کرد بەهۆی پابند نەبوونی هاوڵاتیانەوە بە ڕێکار و ڕێنمایە تەندروستەکانەوە خەریکە نزیک دەبینەوە لە بارودۆخێکی مەترسیدار. هاژە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 228 کەس لە هەرێمی کوردستان تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون کە ئەمە ئامارێکی زۆرە بۆ هەرێمی کوردستان. هەڵبەتە لەو توشبوانەش 40 توش بوو لە پارێزگای هەولێرن کە ئەمە بەشێکیان نیشانەکانیان هەیە و بەشێکیشیان چۆن دەڵێ هیچ نیشانەیەکیان نییە بەڵام تەنها هەڵگری ڤایرۆسەکەن بۆیە لە نەخۆشخانەکاندا چارەسەری پزیشکی وەردەگرن. لە پارێزگای هەولێر چەند نەخۆشخانەیەک هەیە بۆ توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا. جگە لە نەخۆشخانەکان ئێستا هەوڵێکی بەڕێوەبەراتی تەندروستی هەولێر هەیە بۆ ئامادەکردنی بەشە ناوخۆیەکانیش لە بەشە ناوخۆیەش دیشوباتەوە دەستی پێ کردووە ماوەی چەند ڕۆژێکە خەریکی ئامادەکردنی ئەو بەشە ناوخۆیان بۆ ئەو نەخۆشانەی کاڵگری ڤایرۆس دەکەن و نیشانەکانیان نییە لەوێ چارەسەریان بۆ بکرێت. یعنی ئەو ڕێکارانەی کە لە پارێزگای هەولێر بۆ ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا گیراوەتە بەر لە ئێستادا تونتر کراوە بۆی بتوانرێت هیچ نەبێت ئامارەکان لە کەم هەڵکشان ڕوونەداد و هەروەها نەخۆشخانەکان بەرگەی ئەو نەخۆشانە بگرن کە ئێستا هەیە لە پارێزگای هەولێرا و بتوانرێت چارەسەری پێویستیان بۆ بکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ ڕێناس کە لەگەڵمان بووی بە پێدانی زانیاریەکانە بە هیوای دوو چاکبوونەوە بۆ هەموو توشبوانی کۆڕۆنا و سەلامەتی بۆ دانیشتوانی پایتەختی کوردستان. سپاس بۆ تۆ ڕێناس. بەڵێ هەروەک وەزانێ ئەمڕۆ جگە لەوەی کە ئەو چالاکیانەی کە باس کرا لە ڕێگەی پامنێرانیشمانەوە باس لەوا کرێت کە ئەمڕۆ ڕۆژی گیانی پەنابەرانە بۆیە ئێمەش بابەتەکەمان و تەوەری سەرەکی پرۆگرامەکەمان ئەیبەستینەوە بە یەکێک لەو پەنابەرە کوردانەی کە ئێستا لە وڵاتی فنلەندایە پەنابەرێکی کووردە لە ڕێگەی کارێکی جیاواز و تایبەتەوە هەستاوە بە یاخود ئەو کاری کردوێتی وای کردووە دەنگدانۆکی زۆری لە وڵاتی فنلەندا هەبێت کە پێشانگایەکی وێنەی گزارش دەکا لە پێشانگایەکی وێنەی کردوتەوە ئەو پەنابەرە گزارش دەکا لە وەفاداری بۆ کەسانێکی تر بۆ هاوسێکانی لە وڵاتی کەتیاژی بە چ شێوازێک هەرچەندە ئەمانەوێت زیاتر خۆی
بابەتەکەمان بۆ باسکە بەڵام هاتووە ئەو پێشانگایی کە کردوتەوە لە ناو دارستانێکا کردوێتیەوە بۆ جیرانەکەی کردوتەوە جیاواز لەوەی کە خۆی حەزی کردو چەندین وێنەی خۆی هەبووە پیشانی باتوو بۆ هاوڵاتیانی بخاتە ڕوو بۆ ئەو شارە بەڵام ئەم هاتووە بە پێچەوانەوە وەکو هەستکردنێک بە وەفاداری و خۆشەویستی و دەربڕینێک زیاتر بۆ ئەوی کردووە کە هاوڵاتیانی فلەنداش هەست بکەن کە ئەمە کارێکی چەند جوانە لەلایەن پەنابەرانەوە. بەڵێ هەروەک دەزانین کە کورد هەر بە وەفاداری لە مێژەوە بەناوبانگەوە ڕەسوڵ خوڕەم فۆتۆگرافەرێکە کە دیسانەوە لێرە بە وەفای خۆی ناوی کوردی دووبارە لە شوێنێکی غەریب با بڵێین بانگوای کردووە کە دەنگدانەوەیەکی هەبێت و لە ڕێگەی سکایپەوە لە فیلەنداوە ڕەسوڵ خوڕەم لەگەڵمانە. ئەم کاتت باش کاک ڕەسوڵ هیوادارین کە تەندروست و سەلامەت بیت. پێمان بڵێ کە بیرکردنەوەی پێشەنگا لە ناو دارستان و لە دەوروبەری یا دووری هۆڵەکان بێت یعنی لە شوێنە بێت کە لە دەوروبەری شارەکە بێت چۆن ئەم بیرۆکەیەت بۆ هات کە ئەو کارە ئەنجام دەی بۆ هاوڕێت؟ لە هێلسینکی پایتەختی فینلەندەوە و لە شوێنی پێشەنگا لە ناو دڵی یەکێک لە دارستانەکانی هێلسینکیەوە سڵاو و ڕۆژ باش لە ئێوە و لە بینەرانتان. بەڕاستی بیرۆکەی کردنەوەی پێشانگا لە ناو دارستان بۆ یەکەم جار لە فینلاندێ ئەو کاتە لە مێشک ماسەری هەڵدا کە بەتایبەت لە مانگی سێ ناوەندە کولتوریەکان بەهۆی کۆرۆناوە بڵێن داخران لە فینلەندەوە و قەپاتکران. بۆیە من بیرم لەوە کردەوە باشە کە پێشانگایەک بە وێنەکانی کوردستان لە ناو دڵی سروشت و دارستانەوە بکەمەوە. ئەوە حەزێک و ئاواتێک بوو کە بەردەوام بیرم لێ دەکردەوە لە ناو فینلەنداژ ئەم نیشە نەکردرا بوو. بەڵام هاوکات من جیرانێکی خانەنشینم هەیە بە ناوی یاسکا پێنتینێن. یاسکا لە پێشدا ئیشی وێنەگری و ڕیکلامی کردووەتن، وێنەی زۆر جوانی سەرشەقامی هەیە، بەڵام بەداخەوە نزیک 3 ساڵە تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بۆتەوە. بیرم لەوە کردەوە کە وێنەکانی یاسکا کۆ بکەمەوە بێوەی کە ئەو بزانێ بە شێوەی سورپرایز وێنەکانی لە ناو دارستان دانێم و پێشانگایەکی فۆتۆی بۆ بکەمەوە هەتاکو بەم جۆرە بەهۆی ئەو فۆتۆیانەی خۆی کە لە ڕابردوو گرتووتی ئەو نەخۆشی لە بیرچوونەوەی بڵێن کەمتر بێتن یا تەندروستیەکەی باشتر بێتەوە. وەکو سۆز و خۆشەویستیەک بۆ جیرانم و بۆ فینلەندیەکان خۆشی دڵی خۆم لە خۆشی کەسێکی کردادیوە لەم کارمدا. بەڵێ کاتە کاک ڕەسوڵ ئەوەی کە تۆ کردوتەوە تایبەتی کردووە ئەو پێشانگای و تایبەت کردووە بە هاوڕێ فینلەندیەکە و ئەو وەفاداریە بووە. ئایا ئەمە چۆن دەنگدانەوەی هەبوو لە وڵاتی فینلەندا؟ باز لەوە بکەم ڕۆژی کردنەوەی پێشانگا کە یاسکا نەخۆشی لە بیرچوونەوەشی هەیە کتم یاسکا بڕۆ بابڕۆین وتی بۆ شۆ کتم بڕۆ بابڕۆین کەەوە ڕێکەوتین و گەیشتینە ناو دارستان لە دوورەوە خەڵکێکی زۆری بینی تی ڕەسوڵ چیە و چقەوماوە. کتم یاسکا مادام پۆلیسی لێ نیە دیارە خێرە. کارنیزیک بووینەوە لە پێشانگا لێرەوە سەیری کرد لە تابلۆیەکە پێشانگای کاتەکانی یاسکا ئیتر چاوی پڕ بوو لە ئاو و گریا. کامێراوان و ڕۆژنامەوان لەوێ بوون بە تایبەت ڕۆژنامەی ئیلتاسە نۆماد یەکێک لە ڕۆژنامە سەرەکیەکانی ئەم وڵاتەیە بابەتێکی تێر و تەسەری لەسەر نووسی ڕنگدانەوەی زۆر باشی هەبوو هەتا ئێستا نزیک 700 شوێن شێر کراوە. یەکێک لە کۆمنتەکانی کە لە ماڵپەری ئەم ڕۆژنامەیە هاتبوو ئەوە بوو کاتی ئەم بابەتەم خوێندەوە لە دڵەوە گریانم هات. بەڕاستی ئەوە نمونەی سۆز و خۆشەویستیە پەنابەری والا هەر بەخێر بێتن بۆ فینلەند بۆ ڕێزگرتن لەم ئیشە جوانە بە شکۆوە کڵاوم بەرز کردەوە. کۆمنتی زۆر زۆر جوان هاتبوو ڕنگدانەوەی زۆر باشی هەبوو بە تایبەت لە ناو کۆمەلگای فینلەند و لە ناو فینلەندیەکان. بیرۆکەکەیان پێ جوان بوو بڵێن ئەو سۆز و وەفاداری و خۆشەویستیشیان بەلاوە گرنگ بوو. بەڵێ پێت وایە کە بەم کارەی جەنابێت ڕنگدانەوەیەکی جوانە دروست کرد بێ نەک تەنها بۆ خۆت بۆ پەنابەرانی دیکەی کورد و ڕنگدانەوەی ئەبێت بۆ ئەوانیش بە هەمان شێوە؟ بە دڵنیایە وایە من ئەگەر پێویستە باز لەوەش بکەم نزیک 10 ساڵە لە وڵاتی فینلەندا دەژیم بەوەی کە حەزم دەکرد ئەم پێشانگایە بۆ خۆم بکەمەوە دڵی خۆم دەهێویست بە وێنەکانی کوردستان بەڵام بیرم لێ کردەوە لەم ڕێگایە هەم ئەوەی کە دەتوانم دڵی یاسکا خۆش بکەم هەمیش بە جۆرێک
خەرەبۆی ئەو باشی و ئەو جوانیانە بکەم کە فیلندەکان بۆ من و بۆ پەنابەرانی تریان هەبوو بەڵێ لە ناو کۆمنتەکاندا باز لەوە کرابوو پەنابەری والە هەر بەخێر بێتن بۆ وڵاتمان لەگەڵەوەی کە لە فیلندا ڕۆژانە بڵێن شەپۆلی دیژە پەنابەر و ڕاسیستی و نژادپەرستی بەرەو هەڵکشانە بابەتی والە جم و جۆڵی والە کاریگەری باشی دەبێت لەوەی کە بڵین بەڵێ ئەم وڵاتە پەیوەندی بە پەنابەری شەیە و پەیوەندی بەمەشەوایە 100% ڕنگدانەوەی باشی دەبێ و هەشی بووە وەکو بۆم پتی دەستخۆشیان کردوتن لەوەی کە بڵین پەنابەرێک ئەو ئینشەی بۆ فیلندێک کردووە ئێمە بەردەوام چاو دەکەین فیلندەکان و ئوروپایەکان ئێمەی پەنابەر ساپۆرت دەکەن و پشتگیریمان دەکەن بەڵام لێرەدا من ویستم بە فیلندی بڵێم ئێمەی پەنابەریش بە پێیتوانامان هەینە و لەگەڵتانین و خۆشیتان خۆشیمانە و ئازارتان ئازارمانە بەڵێ کاک ڕەسوڵ جیا لەو هەستە جوانەیە خودت ئەو کارە ناوازەی بەڕێستان کردوتانە کەمێکیش باسی پێشەنگاکەمان بۆ بکەی ئەو وێنانە چی بوو کە دادناوەتەوە چۆن دەستی کەوت لە هاوڕێ فیلندیەکەتەوە چۆن هەڵبژار کە لەو دارستانەیە بێ ینی کارێکی قورس نەبوو بە گشتی هەموویمان بە کورتی بۆ باس بکەیت زۆر کارێکی قورس بوو قورسایەکەی لە چ بوو ئیتر من هاتوومە لە وێنەکانی فەیسبووکی یاسکام کەلێک وەرگتووە وێنەکانی فەیسبووک خۆی ئەو وێنەیە نییە کە کوالێت و باشیوەی هەبێتن کە بڵین بۆی کە جێبەجێکەی و گەورەیکەی و پرینتی کەی و بیهێنی بۆ پێشانگا و هاوکات لە ناو سروشتا کە ئەوە دەکەی و باران لی دەدەی هاتممە ماتریالێکم بەکارهێناوە کە باران بچێشێ ئەوە دوو حوتەیە ئەو پێشانگایە لێرەیە لەگەڵ هاوڕێی ئێرانی هومەن ئاوریل هاتین کامێرا فۆتۆگرافە کوالەتی ئەم وێنانەمان بەرز کردوەوە بۆەوەی کە ئەم وێنانێک سرم کە دەبینن بتوانین لێ پرینت بکەیت ڕۆژی دامەزراندنیکردنەوەی پێشانگا بەیانەکەی بارانێکی قورس دەباری بارانێکی قورس بارانێکی تون بەڵام هاتین ئەمە لێرە ئەم ئیشەمان کرد لەگەڵ هومەن ئاوریل کە ئێرانیە لەگەڵ ئەحمەد متەوەلی کە عێراقیە منیش وەکو کورد سێ قۆڵی ئەو ئیشەمان کرد بەڵام لە خوای بە زیاد بێ کاتی کردنەوەی پێشانگا خۆرێکی ئەوەندە جوان دەستی پێکرد ئەم خۆرە سوزانم سەمای بەڕەنگەکان دەکرد خەڵکێکی جوان لێرە بوو دمو چاوی گەشت ئەنی تۆ بیر لەوە بکەوە لە ناو دارستانە بەردەوام ئۆرکسترای سروشتا بۆ دەژێنێتن و پێویست نییە تۆ مۆزیکێکی دەستکردی سوزانم ئەوی تر لێرە بێتن لە قەراغ ڕووبارێکی بچووک لێرە باڵندەکان دەخوێنن جوانێکی تایبەتی هەیە بەڵە قورسایی خۆی هەبوو بە دڵنیایەوە قورس بوو بەڵێ کاک ڕەسوڵ ئەوەندە بە جوانی وەسپی ئەو ڕۆژەت کرد ئێمە هیواخواز بووین کە بەشێک لە وێنەکانمان ببینە بەڵام چونکە لە ڕێگەی سکایپەوەی ئەوە ناتوانینەوە بکەین بەڵام ویستم بزانم کە باسی ئەومان کرد کە میدیاکانی فنلەندا زۆر دەنگدانەوەی هەبوو ئەم بابەتە لەلایەن ئەی ڕێکخراوەکانی خۆمان ڕێکخراوە کوردیەکان چل ڕێکخراوی کوردی هەن لە فنلەندا ئایا ئەوان هیچ هەڵوێستێکیان هەبوو بەرامبەر بەم کردنەوەی پێشانگایی کە جەنابەت کردەوە سرم ڕادەوە شێرم و بەس دەوی بڵێم بەداخەوە بە شێوەی شەخص ئەو کوردە فیلەندیانە دەستخۆشیان لێکرد بوون کەسی باشمان هەیە بە شێوەی تاک و خۆی ئیتر پێی خۆش بوو هاوکات کە بە ئیمێل بە تەلەفۆن بە نامە لە سۆشیال میدیا دەستخۆشیم لێ دەکرددا و ئەم ئیشیان پێجوان بوو بەڵام بەداخەوە وەکو هەمیشە نزیک چل ڕێکخراوی کوردی کە لێرەنەوە بە جوورێک لە جوورەکان خۆیان بە دمڕاستی ڕەوەندی کوردیش لە فیلەندا دەزانن هەر بە شێوەی لایکێک و بە شێوەی سوزانم کۆمنتێکی نەیانکو تۆ ئەم ئیشە جوانە تۆ نمونەی پەنابەرێکی باشی ئیشی جوان دەکەیت من بەردەوام ئیشم کردووە ساڵی ڕابردوو پێشانگای خۆم بە ناوی دایکم دەڵێ بگەڕێەوە لە موزەی هونەرەکانی فۆتۆگرافی فیلەند کردەوە بەداخەوە یەکترنەویستیمان لە ناو فیلەندا و لەوانەیە هۆکاریش ئەو نزیکتر ڕێکخراوە کوردیە بێتن لە فیلەندا تۆ کە ناود ڕێکخراوەیە دەبی هەوڵ بدەی ئێمە لێک نزیک بکەوە دەبی پێشەوایەتیمان لەگەڵ یەک ئیش بکەین بەداخەوە ڕێکخراوە کوردیەکان یارمەتی دەرمان نەبوونە و نابن نازام هۆکار بە هیوان جێگە دەستی ئێوە هەمیشە دیار بێت و کاردانەوەی باشی هەبێت کاک ڕەسوڵ ئێمە ئاگادارین کە خۆت هونەرمەندی کۆمەڵێ فۆتۆی باشە یا خود ئەو کارانەیەکی ئەتەوێ پێشانگایەک بکەیتەوە بەڵام ئەم جارە ئەو هەستە وەفاداریە دوای کرد کە پێشانگاکەی خۆت وەلا بنیت و هاوڕە فیلەندیەکە و بخەیتە پێشتر ئایا لە پلانتا هەیە لە داهاتووە پێشانگایەکی خۆت بکەیتەوە و بە چ شێوازێک ئەوە کورتی وەڵامم پێشانگایان لێرە کردوتەوە هندێک فیلەندی کە ئەمەیان خۆشناوێ جارێک هاتن وێنە و شتەکانیان دڕان خراک ئەگە ڕاستی بێت دیسان سەر لە نوێ دامناوەتەوە لە ڕاستەوخۆیەک لە یەکێک لە گروپەکانی گەڕکمان گەڕکیویکی وتم خەڵکینە بۆ جارێکی تر ئەمە ئەوەمان دامەزراندەوە و لە داهاتوودا لە مێشکمدایە لە فکرمدایە کە
کە پێشانگایە کە لەم شوێنە بکەمەوە لە ناو دارستان بە ناوی پێشانگای ڕێواسی کوردستان. ڕێواز وەکو ناو شتێکی بڵێن سروشتی دەبنوێنین، بەڵام ئەو شتێک کە ئێمەی کورد لەسەر سنوورەکان بۆ بەدەستێنانی ڕێواز بەدەست دێنین تراژێدیایەکی ناخۆشە. ساڵی ڕابردوو تورکیا چەند کەسی لە باشووری کوردستان لێ کوشتین. ئەم ساڵەکانە لەسەر ڕێواز ئیتر لە شنووی ئەو شاری کە من لێی بوومە چەند کەس کوژران. فنلەندیەکان باسییان کردو بیرۆکەیەکی باشە و هاوکات دەمهوێتن بە وێنەکانی خۆم کە لە بەناوەڕۆکی ڕێواز هەما و دۆستانی فۆتۆگرافی تر ئەگەر لەم چوارچێوەیدا هەیەە وێنەکانیان بگرم و هیوادارم هەر لەم شوێنە ئەم پێشانگایە بکەمەوە بۆ مانگی 11 لە شوێنێکی باش هەر لە ساڵی ڕابردووە شوێنیان پێداوم پێشانگایەکم دەبێت بە ناوی گوڵە فینلەندیەکانی دایکم کە وێنەکان گشتی وێنەی کوردستان دەبن. بەڵێ زۆر جوانە بێ بۆ هیواین ئەو کاتەش بینەری بین ئەگەر لە ڕێگەی سکای پیشەوە بێ لە بروی ئەوە بە جوانی باست کرد هەستمان کرد کە ئەیبینین و لەناو ئەو کەش و هەوایان بە هیوای سەرکەوتن بۆ تۆوە بۆ هەموو پەنابەرانی کوردستانیان لە هەر شوێنێکی جیهان بن و تەمەندرێژی بۆ بەڕێستان زۆر سپاس کە لەگەڵمان بووی کاک ڕەسوڵ. زۆر سپاس بۆ ئێوە ڕۆژ باش باشتر سپاس. ئەوە لە یاد نەکەین کە کارێکی زۆر باشی کردو چونکە لە ناو دارستانە خەڵک ناتوانێت لە هۆڵێکی داخراوە بچێت سەردانکات و تەنانەت بۆ ئەو کەسانش کە دەیانەوێت بچنەوە دووری نێوانیان پارێزراوە باشترین بیرۆکەی کردو کە بیرۆکەکەی پێچێتە دوای کۆڕۆناش جوان بێت تۆ هەربەردەوەمەوەیەکی دەرەوە پێشنگاکان بینێر چەنە لێرەش زۆر جار پێشنگاکان هەروەکو و پێشنگایی کە ئەمڕۆکرێتەوە لە بەردەم باخی گشتی لە سلێمانی لە کەشوهایەکی دەرەوەیە. بەڵێ باس لە توشبوانی کۆرۆنا دەکەین کە توشبوانی کۆرۆنا ڕێژەی شەکر لە ناو خوێنیانە زیاد دەکات و ژمارەیەک زانای بەریتانیا، فەڕەنسا، ئیتالیا، ئوسترالیا توژینەوەیەکیان بڵاو کردوتەوە کە دەڵێن و ئاماژە بەوە ئەکەن پەیوەندیەکی ڕاستە و خۆ لە نێوان ڤایرۆسی کۆرۆنا و نەخۆشی شەکرە هەیە چونکە ئەوانەی تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن ڕێژەی شەکر لە خوێنیان زۆر زیاد دەبێت. و هەروەها ئاماژەشیان بۆ کردووە کە نەخۆشی شەکرە ئەبێتە هۆی توشبوونی کەسەکە بە کۆرۆنا بەپێی ئامارێکی ئەو توێژەرانە نزیکەی لە 30 ئەوانەی بە کۆرۆنا گیانیان لە دەستداوە نەخۆشی شەکریان هەبووە. بەڵێ ئەمانە زانیاریەکەن کە ئێمە سوودی لێوەرەگرین چونکە دەزانین نەخۆشی شەکرە نەخۆشیێکی درێژخایەنە و زۆرێک لە خەڵک گیرۆدەی ئەو نەخۆشیان بۆیە زۆر باشە کەوانی کە شەکریان هەیە زیاتر خۆیان بپارێزن پێشەوەی کە چارەسەر وەربگرن هەرچەند چارەسەریشی نیە ئەم نەخۆشیە. هەرچەنە خۆپارێزیەکەیان بە ڕێژەی یەکەم ئەوەیە کە ئەسترێسی و ترس لە خۆیان کەم بکەنەوە چونکە زۆر کاریگەری لەسەر شەکرەش هەیە. ئەوە بە دەرەجی یەک خۆپارێزیە بێ ئینشاءالله بوان و هیچ کاتێکیش ئەو نەخۆشانە تووشی نەخۆشیێکی تر نابن سەر بارگرانی ئەو نەخۆشی. لەوەتەی کە کۆرۆنا هات زۆر شتەکان گۆڕا بە تایبەتی ڕۆبۆتەکان زۆر کاریان پێکرا جاران هەر دروستەکان و وەکو نمایشیان پێکرا بەڵام کە کۆرۆنا هەموو جیهانی گرتەوە ڕۆبۆتەکان زۆر زیاتر چالاک بوون یان کاریان پێکرا یان زۆر باسی لەوەکرا وە لە بەریتانیاش یەکێک لە کۆمپانیەکان لە ڕێگەی ڕۆبۆتێکی تایبەت و ئامادەکردنی خواردن و خواردنەوە پێداویستەکانی ڕۆژانە دەگەێنێتە بەردەم ماڵی هاوڵاتیان. شوێنی تایبەت بە خواردنەوەکان خواردنەکان لە ناو ڕۆبۆتەکە دروستکراوە کە هەڵی بگرێت بە شێوەیەک ڕەچاوی کاتی گەرما، سەرما و چۆن بیپارێزن ئەو خواردنە هەتاوەکو ئەگات و لە کاتی داواکردنی خواردنەکەش هاوڵاتیان ناونیشان و ژمارە تەلەفۆنی کەسەکە بە ڕۆبۆتەکە ئەدەن لە جاتیوی کە بیدەن بە خاوەنی چێشتخانە و شوێنەکە و پێداویستیەکان یان خواردنەکە ڕۆبۆتەکە زۆر بە چۆنڵێ بە سەلامەتی دەیگەێنێتە ماڵەکە. و ئەمە واکە کە بەهۆی خواستی زۆر لەسەر ئەو جۆرە ڕۆبۆتانە ئێستا کۆمپانیاکە کارەکەی زۆر فراوان کردو لە 6 شاری جیهان لقی کردوتەوە. ئەمە دیمەنی ڕۆبۆتی ستارشیپە لە شاری لەندەنی پایتەختی بەریتانیا کاری گواستنەوە و گەیاندنی خواردن و خواردنەوەکانە بە شێوەی دیلیڤەری بۆ بەردەم دەرگای ماڵی هاوڵاتیان چونکە ئێستا بەراورد بەڕابردوو بەهۆی کەرەنتین و خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا هاوڵاتیان کەمتر دێنە دەرەوە و بازاڕی دەکەن. ئەم ڕۆبۆتانە تەواو ئامادە کراون بۆ گواستنەوەی ئەو خواردنە خێرایانەی داوا دەکرێن. کارمەندانی خواردنگەکە لەسەر داواکاریەکان خواردنەکان ئامادە دەکەن و دواتر دەیکەنە ناو ڕۆبۆتەکە بە شێوەی جانتایان سندوقێکی بچووک دروست کراوە. بە شێوەیەک دروست کراوە کە توانای هەڵگرتنی خواردنەکانی لە کاتی گەرمی و ساردیدا هەبێت.
بەرپرسانی کۆمپانیەکە ئاماژە بەوە دەکەن بەهۆی قەدەغی هاتوچۆ ڕێکارەکانی خۆپاراستن لە کۆرۆنا 3 مانگە خواست لەسەر ئەم جۆرە ڕۆبۆتانە زیادی کردووە. ئەو کەسانەی کە خۆیان لە ماڵەوە کەرەنتین کرد و داوای خواردن دەکەن دەیانەوێت بەبێ بەریەکەوتن و بە شێوەی پارێزرا و خواردن و خواردنەوەکانیان بەدەست بکات. ئێمەش زیاتر لە 100 ڕۆبۆتمان بۆ ئەو کارە تەرخان کردووە کە لە ڕێگەی پێدای ناونیشان و ژمارەی تەلەفۆنەکان خواردن و خواردنەوەی داواکرا و دەگەێنینە هاوڵاتیان. ڕۆبۆتەکان تەنیا خواردن و خواردنەوە خێراکان بە هاوڵاتیان ناگەێنن، بەڵکو هەر پێداویستێکی ڕۆژانە کە داوای بکەن دەتوانن لە ڕێگەی ئەو ڕۆبۆتانەوە بەدەستیان بگات. ئەمساڵ کۆمپانیاکە کارەکانی فراوان کرد و لە 6 شاری جیهان لقی کردوتەوە. خەڵک زۆر ئارەزوی بینینی ئەم ڕۆبۆتانە دەکات. من زۆر جار وێنەی ڕۆبۆتەکان دەگرم و بۆ هاوڕێیەکانی من دەنێرم. دەڵێم سەیری بکەن چەند سەرنج ڕاکێشە شانازی دەکەم چونکە ئەم کارە ئەوە دەردەخات کە شارەکەمان چەند زیرەک و پێشکەوتووە. هێشتا پسپۆڕان و ڕێکخراوە تەندروستیەکانی جیهانیش ناتوانن کاتی کۆتایی هاتنی ئەو دۆخەمە ترسیدارەی بەهۆی کۆرۆناوە هاتووتە ئاراوە دیاری بکەن. بۆیە زۆرینەی کۆمپانیا و چێشخانەکانی جیهان بە تایبەت ئەوانەی پەیوەندیان بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە ناچارن بۆ ئەوەی بەردەوامی بەکارەکانیان بدەن بیرۆکە و شێوازی جیاوازی کارکردن بگرنەبەر. هاوڵاتیانیش بۆ ئەوەی کەمترین بەرکەوتن و تێکەڵاوبوونیان لەگەڵ قەرەباڵغی بۆ دروست بێت لەو ڕێگە جیاوازانەوە پێداویستیەکانیان بەدەستدەهێنن. زۆرێک لە هونەرمەندان لە دۆخە جیاوازەکانە هەلەکانە قۆزنەوە بۆیە هونەرمەندێکی تونس کەلوپەل و چەند پێداویستیەک و هەروەها بووکەڵی جیاواز لە پاشماوەی پلاستیک و شوشە دروست دەکات. ئەو هونەرمەنداڵێت ئامانج لە کارەکەی گەنجان و کەسانی بەسەڵاتچووی ناوچەکە بە ڕێگەی کارەکەی و فێری پاراستنی ژینگەیی وڵاتەکان و دووبارە بەکارهێنانەوەی پێداویستیەکان بکات. دیگر راوەستاندنە نەمایشên شانۆ و موزیکا زیندی بسەدەما بەڵاوبوونا ڤایرۆسا کۆرۆنا هۆنەرمەندەکە تونسی بریا ئاهەنگەکە موزیکێ بەکارئانینا بووکێن چێکردناداری لێدار دەخە. لەسەر تەختەی شانۆیە زەینەب هیلالی لە چیایە سەمامە بینەر و موزیکڤان هەر بووکێن لیستیکێنە. لەیشتەما بەڵاوبوونا کۆرۆنایە هۆنەرمەندا تونسی بریاردا گۆزێدەتر پاقژیا ژینگەهێ بپارێزە و کلیشەیەن پلاستیکێ بکاربینە ئش بۆی چێکردنا وان بووکان. لە دەما کەرەنتینەیەدا مکلیشەیەن بەرهەمێن باقژیە بە تایبەت جامێن سپێ و سابوون بکارئانی من gelek بووکێنداران چێکرد. داکو ez beşdarê pişangehê bibim lê ew pêşangeh bi sedema vîrusa korona bi fermana desthilatdarên Tunisê hat betalkirin. Ez gelekê ji vî karê û jiyana gundewariyê hez dikim û dixwazim ciwan û kesên bi temen jî biriya vî karî fêrî parastina jîngehê bikim. برپرسێر ناوەندا ڕۆشنبیریە لە وێ ناوچەیە دەبێژە ئەو لیپۆک وەک کۆمیدیا دیار دکە لێ کۆمیدەیەکە ڕەش و غەمگینە چیرۆکە ژیانە شڤان و خەلکێن چیایی دداخویاکردن. بەگۆتناوی وەزارەتە ڕەوشنبیریە پشتەوانیا ڤیکاری دیکە و پێشنیار کریە گۆ پێشانگەهێکی ji karên wêre li cihekî navdar veke. ئەفکاری هونەری ژێچێکردنا بووکێن داریا و چیرۆکان هاتیێستاندن. بووکە دارێ ji نمونەیە بووکەکە بەترس کریە بووکەکە ڕەنگدار گۆ ڕەنگی ژیانê li xwe digire. Gelek müzîkjen û dansvan û berpirs di dema kerentiyê Zeynep yek ji wan kesan e ku rûbera rewşenbîriyê lê cebel semama nêzîkî 400 bûkî ji cor û qewereyên cuda çêkiriye. Çîroka jiyana şivan û xelkê çiyayî didexuyakirin. Karê Zeynep nîşaniya xelkên çiyayî ye. Lîpok û bûkên çêkirina destî kincên klasîka vê deverê li xwe digire. Herûha karên rojana yên xelkê deverê nîşan dide mîna nanbêjiya deverê. Armanca wê ji vî karî hêviya wê ew e got bibe waneyek ji bo wî komelgeha xwe da jîngeha xwe bi paqijî bihêlin.
بەڵێ دوای سێ مانگ سعودیا دەرگای بەشێک لە مزگەوتەکان دەکاتەوە. وەزارەتی کاروباری ئیسلامی سعودیا ڕایگەیاندووە دوای داخستنی بۆ ماوەی سێ مانگ سبەی دەرگای مزگەوتەکان لە شاری مەککەی پیرۆز دەکرێتەوە. ڕەشی گەاندووە هەموو ڕێکارەکانی خۆپاراستن لە کۆرۆنا لە ناو مزگەوتەکان جێبەجێ دەکرێن وەک دووری نێوان نوێژخەنان، فەرش و بەرماڵی تایبەت، هاوکات کلیلی داگیرساندن و کوژاندنەوەی مایکرۆفۆن و گڵۆپەکان بەبێ ئەوەی دەستیان بەر بکەوێت ئەنجامێدەن بۆی کە پارێزراو بن. و نزیکەی 1560 مزگەوت لە مەککە هەن و هەمویان بۆ پێشوازی لە نوێژخەنان ئامادەکراون. بەڵێ سۆڤانەمە هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ مسلمانانی جیهان و هەرێمی کوردستانی، چونکە بەتایبەت لە کاتی جەژنا بوو کە مسلمانان زۆر نیگەران بوون لەوەی کە مەککەی پیرۆزیانە بینی بەو چۆڵیە کە تا ئێستا ئەوە ڕووی نەیاوە. هەواڵێکی ناخۆش بوو، دیمەنێکی ناخۆش بوو کە مسلمانان ئەیان بینی. بە هیوای ئینشاءڵڵا قەت شتیوا دووبارە نەبێتەوە کۆرۆنا دوور بێت لە هەموو جیهان و لە کوردستانیش. بەڵێ هەتا لە تۆڕی کۆمەڵایەتی خۆشمان لە سۆشیال میدیای خۆمان کوردستان 24 ئەو پارچە ڤیدۆیان داگرت بوو کە یەکێک لە یاریزانەکان بە خۆشحاڵیەوە هاوارەکات کە ئەڵێ دەرگای مزگەوتەکان کرایەوە و گوێی لە سەڵاکردن و ئەڵڵاهو ئەکبەر بوو. بەڵێ چەند شتێکی سادە هەن کە چارەسەری کێشەیەکی گەورەی مرۆڤ دکەن. بۆ نمونە سۆڤان ئەو کێشانە لە ژیانی ڕۆژانەیە و زۆر گەورەیە بۆ هەر کەسێک گەر بە تایبەت هەیبێتەوەنێت دووبارە شەبێتەوە بەردەوام کە یەکەم لەوانە بۆ نەهێشتنی بۆنی هەناستا دوای ددانشتن غەرغەرەکردنە بە ئاو کە دانەشوی غەرغەرە بکەی بە ئاو ئەو بۆنی ناخۆشە نامێنێ. بەڵێ و ئەگەر کۆنتترۆلی ئۆتۆمبیلەکەت لە دوورەوە کاری نەکرد لە قورگت نزیکی بکەرەوە، چونکە هەندێک شەپۆل هەیە لە قورگی تۆیە کە نزیکیەکەیتەوە ئەو ڕیمۆنت کۆنتترۆڵە لە ملێت دواتر کە بەرەو سارەکە ئاراستەیەکەیت دوای تاقیەکەین دوای تاقیەکەین. لە پێناو نەهێشتنی مێرولە لە ماڵەکە و کەمێک بیبەری سوور بەڕێڕەوی مێرولەکانە بڕێژە. لەگەر حەزیان لە تامی تیژی نەبێت ئەوە نیان بۆ ناوایەوە ئەڕۆن. ئەجا ناخۆشەکە لەوێ ئەترسی بیبەرەکان حەزیان لە شتی مێرولەکان ئەگە حەزیان لە بەڵێ ئەگەر زمانت بە خواردنی گەرم سوتا کە زۆر جاروامان لێت چای گەرم لە پڕ ئەخۆی نیسکافەی گەرم یا خواردنێک ئەوە یەک تۆس شەکری لەسەر دابنێ یەکسەر ساڕێژیەکاتەوە. و ئەگەر مێشولە لە ژووری نووسنەکە و بێزاری کردی گوڵدانێک نعنا دابنێ بە تایبەت لە وەرزی گەرمایە سا مێشولەکانیە نەژوورەوە و بێزار دەکەن یەک ئینجانەیەکی جوان نعنایسیا بڕوێنە و یان ئەگەر هەر نەبوونە ڕوا دەستێک نعنا بکەرە ناو ئاوە هەم بۆنیشی خۆش و جوانیشە. بەڵێ و بۆ ئەوەی کە تەمەنی جلوبەرگەکانت درێژ بێت لە کاتی شوشتن هەڵی بگێرەوە هەڵاو دیوی کەرەوە. ئەمە ئێستا کچان و ژنان گویان لێ بێت زۆر کەمتر چکەمە کچان ژنان حەزەکەین زوو جلەکانمان بگۆڕین و جلوبەرگەکانمان زۆر نەمێنێت لە ساڵێکەوە بۆ 2 ساڵ و 3 ساڵ ئەوە بۆ پانتۆڵی پیاوان زۆر باش. بەڵام هەندێک جلیش هەیە حەزەکەی و تایبەتە لە لای تۆ بۆیە هەڵی گێڕەوە لە ناو مەکینەی شوشتنەکەیە توانی و پارێزراوترە بێ و زوو کۆن نابێت. بەڵێ ئەمەش بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24 بوو کە من و هاژەی هاوکارم لەگەڵ ستافی ڕۆژباش پێشکەشمان کردن و کەمێکی دیکە دەچینە ستۆدیۆی هەواڵەکان و لەوێ مڵتونی هەواڵەکانی کاتژمێر هەشتان پێشکەش دەکرێت. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان و شاد بن. خاتان لەگەڵ.